باز لە هێرشەکانی ئەمریکا لە ناو خاکی عێراق دەکەین وەک دەزانین کە دوێنێ لە چەندین هێرش بەڵام شەوی ڕابردوو چەندین هێرش کراسەر گروپە چەکداریەکانی نزیک لە ئێران لە سووریا و هەروەها لە عێراقیشا بەشێوەیەکی گشتی پسراوانی واشنگتۆن ئەم گروپانە بەڵێ باز لە هێرشەکانەکەین بەشێوەیەکی گشتی هەروەها لەگەڵ ئەوەشە باز لە هەوڵەکانی فراکسیۆنێکێتی لە بەغداکەین بۆ چارەسەرکردنی گرفتی دواکەوتنی موچەی فەرمانبەران و هەروەها چەند بابەتێکی دیکەی پەیوەندیدار بەم بابەتەوە بۆیە میوانداری زۆر بەڕێز کاروان یاڕۆی سمان کردووە کە ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ڕاستەوخۆ لاست دۆدیبانی کورسادنیسەوە لەگەڵماندان کە کاروان سڵاو لە بەدبانی باش زۆر سپاس کە کاروان ئەگەر هەر لە هێرشەکانی شەوی ڕابردەوە دەست پێ بکەین بەبزانین ئەو هێرشانێک کە کراوەتە سەر عێراق بە شێوەیەکی گشتی ئەمە کاریگەری چییە بێت و هەڵوێستی عێراقیش لەم بارەیەوە چۆنە؟ بڵێ خۆی لە ڕاستیە بەداخەوە لە دوای 2023ەوە بەهۆی ململانی ناوخۆیەکان لە عێراق کێشەکانی بینی سونە و شیعە لە ناو سونە کێشەکانی خۆیان لە ناو شیعە کێشەکانی خۆیان و بەهۆی با بڵێن ئرهابەوە پێشتر قاعیدە دواتر داعش عێراق وڵاتێکە نەیتوانێت سەروەری خۆی بپارێزێ و تەدەخلاتی ئەقلیمی دراوسیەکان زلهێزەکان لە عێراق بڕوونی دیارە و بۆیە بەداخەوە عێراق زۆر جار بۆتە گۆڕەپانی شەڕی بە وەکالەت گۆڕەپان یەکلایکردنەوەی یاری نێوان زلهێزەکان وڵاتانی ئەقلیمی زلهێزەکان لەگەڵ دراوسەکانی عێراق ئەم هێرشانەی شەوی ڕابردوو بەشێکە لە کاردانەوەکانی ئەمریکا بەرامبەر کورسی سێ لە سەربازەکانی لە بنکەیەکی سەربازی لە ئەردن پێشتر لە با بڵێ لە سووریاوە دەستی پێکرد بردوبانەکان و هەندێک ناوچەی تری عێراقی گردەوە بردوبانەکان زیاتر بۆ گروپانن کە لە ئێرانەوە نزیکن ئێمە ئەبێ ئەمەیان جیاکەینەوە لە عێراق زۆر گروپن بە تایبەتی بەشێکی هەرە زۆری شیعەکان لە ئێرانەوە نزیکن بەس مانای ئەوە نی ئەوانەی هەمووی لە ئێرانەوە نزیکن بە ئامانجەگیرێن لەناو ئەوانەی کە لە ئێرانەوە نزیکن چەند کەتایبێکەیە لەوانە کەتایبی حزب الله و بەرەی مەقاومەی عێراق جەبا ئەمانە چەند کەتایبێکی ڕادیکاڵن و ئەعلانی شەڕیان لەگەڵ ئەمریکا کردووە لەگەڵ هەڵگرتاندنی شەڕی غەزە ڕۆژانە پەلاماری عین ئەسەد دەدەن بنکەی سەربازی عین ئەسەد بنکەی سەربازی هەریر و فڕۆکەخانەی با بڵێن هەولێر کە بنکەی ئاوپەیمانانی تایە و هەندێک بنکەی تر لە حدودی با بڵێن سووریا و عێراق سووریا و ئەردن لەبەرەوە ئەمە کار بەشێکی وەکو ئەمریکەکان خوارە بەشی یەکەمە لە کاردانەوەکان بەڵام ئەگە پرسیارەکەەوە بە بەدڵایەوە کاریگەرە بێ لەسەر نەئارامی عێراق بەڵام بڵێن سەر بکێشێ بۆ ئەوەی کە شەڕێکی گەورە بێەوە دۆخەکە لە دەست دەربشێ بەرە ئەوە ناچێت چونکەوانەی کە ململانیەکەن و عێراق بووە بە ساحەی یەکلایکردنەوەی شەڕەکانیان ئەمریکا و ئێرانە تەسەوڕ ناکەم هەردووکیان لەم قۆناغا نێسی ئەوەیان هەبێ بەرنامەی ئەوان هەبێ شەڕەکە بەرەو شەڕێکی گەورە ببن بەڵکو ئەمە لێدان و لاوازکردنی ئەم گروپە ڕادیکاڵانن کە لە ئێرانەوە نزیکن وەکە ئەعلانی شەڕیان بەرامبەر بە ئەمریکا کردووە بۆ ئەم پێشبینی ناکەم بۆ شەڕی گەورە با بڵێن درێژە بکێشێ بەڵام وەکو ناوبەناو کە ئەم هێزانە بە ئامانج بگرن ئەم کەتایبانە بە ئامانج بگرن تەسەوڕەکەم ئەمریکا بەردەوام بێ کاروان چاودێرانی سیاسی پیان وایە ئەمریکا لە ڕێی ئەو گورزانی کە دوێنێ وەشاندی چ لە سووریا و چ لە خاچی عێراق نمایشی سەربازی خۆی ئەکات ئەیەبێت بیسەلمێنێکە کەماو کاتە لەگەڵ پرۆسی فشارەکان کە بەردەوامن بۆ کشان و هێزەکانی ئەمریکا لە عێراق جا ئێوێ لەم ڕێگەیەوە نمایشی توانای سەربازی خۆی پیشان با بڵێ خۆی لە ڕاستیە لە ئەوەی کە بڵێن نمایشە ئەمریکا لە کاردانەوەیە دوێنێ لەگەڵەوەی کە تەرمی سەربازەکەی کە لە بنکەیەکی سەربازی لە ئەردن کوژران گەڕانەوە ئەمریکا هاوکات لەگەڵ گەیشتنی بە ئەمریکاوان ئەلانیان کرد کە ئۆپراسیۆنەکانیان دەست پێکە بەڵێ پێم وانە ئەمریکا پێویستی بۆ بێ با بڵێن نمایش بکە بەڵام کاروان ئەم توانایی سەربازی ئەمریکا تەکنۆلۆژیای سەربازی ئەمریکا گەیشتووەتە ئاسێک یعنی ڕەگە پێویستی بەوە نەبێ بەڵام بەدڵایەوە بەڵام ئەفریقەکانی لە ئەمریکا بەهۆی توندی ئەم گورزانەوە
پامەکە بگەێنێ کە توانای ئەمریکا کاردانەوەی ئەمریکا لە چه ئاسیەکە بێمە سەر بەشی دووەم ئایا مە فشارێکە بۆەوەی کە ماوەیەکە باسوخواز گەرم بوو یەکەم کۆبوونەوە کرا لە بینی ئەمریکەکان و عێراقیەکان بۆی ئەمریکەکان کشێنەوە من پێشتریش وتومە ئەمریکیەکان ئەوەی کە ئێمە پێمان وابێ بە یەک با بڵێن بە یەک جەڕە بە یەک دەفعە هەموو عێراق جێڵن لە ڕاستی ئەمە قورسە بەڵێ و ڕەنگە ئامادەیان تەواژیان کەمکەنەوە بەڵام بڵێ عێراق بە یەکجاری جێبێڵن عێراق جێ ناهێڵن چونکە ئێمە بیرمانە چییە با بڵێن ئەڵمانیا زۆر لە عێراق بەهێزترە و سیادەی زۆر لە عێراق بەقەوترە و ئەوە زیاتر لە سەروی 50 ساڵە بنکەی بڵێ لە یابان تایەتی لە قەتەر تایەتی لە بەحرێن تایەتی لەبەرەوەی ئەوەی کە پێمان وابێ ئەمریکا عێراق جێ هێڵێ و تەسلیمی ئێرانێکە ئەمە قورسە بەڵام جۆرێک لە گفتوگۆیە بۆی بگەن بەڕێکەوتن لەسەرەوەی کە تاواجدی ئەمریکا لە عێراق چۆن بێ ڕێژەکەی چۆن بێ جۆری تاواجدەکەی چۆن بێ ئایا لەژێر ناوی ڕاهێنەرانە بێ کەسە بە حساب تدریب بەجێشی عێراقی و دژە تیرۆری عێراقی ئەوانەکەن یاخود لەژێر ناوێکی ترا بێ بەڵام من بیرمان نەچێ هەژبوونی ئەمریکا ئەوە نییە چەند سەربازی لە عێراق ئەوە نیە وەڵام چەند تانک و قاعدەی سەربازی لە عێراقە کە ئێستا کەمترین تەواجدی هەیە ئەمریکا هەژبوونەکە ئێستا بەهۆی تەکنەلۆژیای جەنگەوە هێزی ئاسمانیە یعنی ئەمریکا ئەتوانێت یەک سەربازی لە عێراق شانە بێ و تەحەکوم بە هاوکێشە سیاسیەکان هاوکێشە ئەمنیەکانی عێراقەوە بکە وەکۆم شەو بینیمان بەشێکی زۆری ئەو هێرشانەی کە ئەمریکا کردی هەمووی فڕۆکەی بێفڕۆکەوان بوون یعنی بۆیە تەکنەلۆژیای سەربازی گەیشتۆتە ڕادەیەک تەواجدی بەشەری بوونی سەرباز لەسەر ئەرزا کاریگەرێکی ئەوتۆی نەماوە دوو شتە تەکنەلۆژیای سەربازیە کە فڕۆکەی بێفڕۆکەوانە و موشەکە بەکارهێنێ دووەم تەحەکومی اقتصادیە ئەمریکا ئەتوانێت بانکی خەزانەی ئەمریکا توانێت بە عقوبەیەک یاخود بە تەسریحێک بەهای دۆلار زۆر بەرزکاتەوە بەرامبەر بە دینار و ئەتوانێت ینی جۆرێک لەدا ڕوخان بۆ ئابووری عێراقیش دروست بکە بەڵام پێم وایە ئەمریکا ئەوە ناکە و ناوێت دۆخی عێراق بە تەواتی لە دەست بچێ و ئێرانیش ناوێ ئەمە بەشێکی ترە لە ململانەکانی ئێران و ئەمریکا لە عێراقا بەڵام تەسەور ڕاکەم هیچ کامیان لەگەڵەوە بن کە شەڕەکە بەرەو شەڕێکی گەورەی ڕاستە خۆمە بەس باشە کە کاروان جیاواز لە بابەتە گەرباز لە هەوڵەکانی فراکسیۆن یەکێتی بکەین لە بەغدا بۆ چارەسەرکردنی موچەی فەرمانبەرانەوە کە زانین کە کێشە و گرفتی زۆر هەیە لە موچەی فەرمانبەران و هەروە موچەخۆرانی هەرێمی کوردستانەکە لە پێشتر و لە ئێستاش ئازانین کە فراکسیۆن یەکێتی هەوڵی زۆری یاوە بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەران چاک بکرێت بە شێوەیەکی ڕێک بنێرێت بۆ هەرێمی کوردستان و وەکە زانین کە لە مانگی دێ ساڵی ڕابردوو شاکە ئیمزا کۆکرایەوە بۆ ئەو کە ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە موچەکە بە هەرێمی کوردستانەوە بەڵام لە ئێستا باز لەوا کرێت کە دووبارە ئیمزا کۆکرێتەوە بۆ ئەوەی کە موچەکە ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە بنێرێتە هەرێمی کوردستان و ئەم هەوڵانە بەشێک باز لەواکەن کە بە مزایدەی سیاسی نایەبن. ئەگە باسێک لە هەوڵەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کەیس بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەران و هەروەها ئەو ئیمزا کۆکردنەوەش بەماشە. بڵێ بەداخەوە هەندێک لە لایەنەکان فراکسیۆنەکان ئەلامەکانیان ینی گەیشتوتە ئاسیەک ئەم دۆخە خراپەی خەڵکی کوردستان دۆخە داراییە خراپەی کە لە هەرێمی کوردستانەیە بەکارهێنن بۆ مزایدەی سیاسی ینی لە زۆر فراکسیۆنە بینین زۆر پەرلەمانتارە بینین هیچ ڕۆڵ و کاریگەرێکی لە ناو دانیشتەکانی پەرلەمان لە هۆڵی پەرلەمان لە لژنەکانە نییە لژنە هەمیشەیەکانی پەرلەمان لە سوشیال میدیاش دێنە دەرەوە لە فێسبوک و لە تەلەڤیزیۆن ئەیکەن بە هەراو چونکە ئێمە بیرمانەچێت بەشێکی زۆری ئیشەکانی پەرلەمان لە لژنەکانە لژنە هەمیشەیەکان بۆ نمونە تۆ باسی موچەی خەڵکی کوردستانەکەی ئەبێ لە لژنەی دارایی ئەندامت هەبێ لە لژنەی دارایی تەواجدت هەبێ لژنەی دارایی با بڵێن شتەکان حازرەکەن ئەگە شتێک هەبێ ئەوانەی هێن ناو جەلسەی پەرلەمان یاخود ئەوان لەگەڵ وەزارەتی داراییە گفتوگۆەکەن و فشارەکەن و با بڵێن دەوری ڕقابی خۆیان ئەبینین بۆ چارەسەرکردنی کێشەکە هەنیە فراکسیۆن ئەسڵەن ئەندامیان نیە لە لژنەی دارایی من دوێنێ سەرەکی فراکسیۆنێکم بینی تەسریحەکەیم بینی
فەیسبوک بینیم و دواتر لە تەلەڤیزیۆنیشا با بڵێن بڵاو کرایەوە ئەم هەفتەیە لە پەرلەمانە نەبووە وەڵڵام ئەم هەفتەیە لە سەفەرا بووە شوێنەکەی کە سەرۆکی فراکسیۆنە بەتاڵ بووە ئەم هەفتە لە سەفەرا بووە لە پەرلەمانە نەبووە کەچی ڕۆژی جمعە تویتەکە لە فەیسبوک شت بڵاوەکاتەوە ئێمە واکەین و ئەمە واکەین و یەکێتی واکە و پارتی واکە چونکە بێ خەڵکی کوردستان ناگەیان لەم چاوەشەکاریانە هەبێ خەڵکی کوردستان ڕاگەدار بن هەندێک لە فراکسیۆن و هەندێک حزب بەرنامەی تریان نییە جگە لەوەی کە چاوەشەی خەڵک بکەن یعنی دەستکەوتی تریان نییە بەڵام ئێمە مانگی دەی ساڵی ڕابردوو ئەم تەرحەکرا سەرڕای ئەوەی ئێمە مەسەلەن لەگەڵ لەوەی نوێ ئەرز و ئاسمانمان بینە لە سیاسەتە و لە دنیابینی خۆمانە بەڵام خۆمان خستە ئاسی ئەوانەوە لەگەڵ هەندێک فراکسیۆنی ترا قەینا بەس لە بەرەوەی کێشەی موچە چارەسەر بێ ئیمزامان کۆ کردەوە هەموو فراکسیۆنە کوردستانیەکان ماعەدا برادرانی پارتی ئەوان تێڕوانێکی تریان نەبوو بۆم چارەسەرکردنی ئەم کێشەیە و ئەمە بوو بە جێی دڵخۆشی هەمومان کە هەموو فراکسیۆنە کوردستانیەکان بە یەکەوە ئەم هەوڵە ئەدەین چونکە لە ڕاستیە وەزعی خەڵکی کوردستانە منە خراپە ئەوە هەڵناگرێم ینی جیاوازی سیاسی بخوێنینەوە بزایی دەبکەی چی ئیمزامان کۆ کردەوە دواتر سەیرەکەی لە پڕە ئیمزاکان کتابێکی ڕسمی نەوەی نوێی پێوە با بڵێ کەپس کراوە ئی فراکسیۆنەکانە ینی مەفروض بوو سەرۆکی فراکسیۆنەکانە چوار فراکسیۆنە یەکێتی نەوەی نوێ کۆمەڵ یەگردوو ئەم چوار سەرۆک فراکسیۆنە بڕۆن تەسلیمی بەڕێ سەرۆک وەزیرانی کرد چونکە ئیمزای پەرلەمانتارانی عێراقە من ئیمزام بۆ تۆ کردووەکو پەرلەمانتار بۆم کردووی ڕازی نیم بەیانی مەسەلەن تۆ بیدەی بە سەرۆکی حزبەکەت بیبە ئەمە بۆ من با بڵێ ڕاستە بۆ پەرلەمانتارانی پێکاتەکانی تر بەشێکی زۆر لە عەرەبەکان لەگەڵمانە ئیمزایان کردووە ئێ دوای سەیرەکەین لە تەلەڤیزیۆن سەرۆکی جوڵانەوەکە ئیبا تەسلیمی سەرۆک وەزیرانی عێراقەکە ئەمەی دوێنێش دوێنێ و پێرەکە ئیمزا کۆ کراوەتەوە پێم وایە هیچ گرنگێکی نییە یەکەم ئەگەر بۆ ناردنی پارەکەی ئەنجومەنی وەزیران قەراری داوە کە 680 ملیارەکە بۆکو تەمیل بنێرێتە قانونی موازنە تعدیل دەکرێ دووە مەگەر بۆ فشارە ئێمە پێشتر چوارشەمە پێشەمە ڕامانگەیان ئەگەر عێراق ئەم هەفتەیە پارەکە دەنێرێ بەرنامەی خشانەوەمانەیە لە پەرلەمانە ئەمە زۆر بەباشی جێی خۆی گرت هەم لەسەر ئاستی با بڵێن شعبی خەڵک پێ خۆش بوو و هەم لەسەر ئاستی عێراق جۆرێک لە فشار بوو بۆ سەر حکوومەت بۆ سەر پەرلەمان چونکە ئێمە زانین ئەگەر ئێمە بێنە دەرەوە لە هاوکێشەکە دانیشتەکانی پەرلەمان پەکێکەوێ لەم ئێستا کە پەرلەمان سەرۆکی نییە و بەشێک لە سوودەکان بایکۆتیان کردووە بۆ ئەو فشارە ئێمە بەباشی جێی خۆی گرت دوایەوەی ئەم فشارە جێی خۆی گرت هەندێک خەڵکی تر بۆ ئەوەی با بڵێن ئەوانش بێنە ناو کایەکەوە و تعویزی با بڵێن دواکەوتنی خۆیان بکەنەوە دەستیان کرد بە ئیمزا کۆکردنەوە ئەم ئیمزا کۆکردنەوە پێم وایە هیچ بەهایەکی نییە چونکە ئێمە پێشتر ئیمزاکانمان چۆتە لای سەرۆک وەزیران بە کتابی ڕسمی جوابی داوەتەوە کە ئەوان ئامادەن موچە بەڕاستە خۆ بنێرن کاروان دوجار دوای نزیکەی 50 ڕۆژ موچەی مانگی یەکات 680 ملیار دینارەکە لە بەغاوە وەک ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنی یەکێتی ئەم گرفتە لە مانگی دووشا بەردەوامە بێت بەڕاستیە 680 ملیارەکە بەڵێ دواکەوتنەکەی کێشەی بۆ دروستکرا و ئێمە بەداخەوە کێشەیەکمان لەگەڵ وەزیری دارایی عێراقایە هەموو جارێک هەر شتێک پەیوەندیدار بێ بە موچەی هەرێمی کوردستان و ماتڵەی تیاکە ئێمە کەم قسانەکەین وەزیری دارایی عێراق لە کابینێکە کە ئێمەش بۆ پارتیشتیان بەشدارە هۆکارەکەی چێکا کاروان ئەو ماتەڵە خۆی شخصی وەزیری دارایی عێراق زۆر گیرە لەم شتانە گۆشتی ئەتیادیش یانیەوە نەبێ بڵێن پەیوەندی گرەی نەدەی بەشتی بڵێن تەعەسوبی مەزهەبی قەومی ئەوانەی هەیە بەرامبەر بە کورد خۆی هەر بە تەبیعەت کە ئیشی هێزەکانی تریش پەرلەمانتار و فراکسیۆنەکانی تریش زۆر جار بە قورسی لایەچێ خۆی قورسە لەوەی کە بڕیار بدا تەبیعەتی وایە دووەم پێم وایە هەندێک فشاری لەسەرە فشاری سیاسی چونکە تۆ معقول نییە ئەنجومەنی وەزیران قەراری داوە کە تەمیل بنێری تەمیل جیای لە قەرز پێویستی بەوە بوو هەموو مانگێک کتابەکە لە ئەنجومەنی وەزیرانەوە بچێتە وەزارەتی دارایی بزانین کەی وەزیر دێتە ژێرباریەوەی ئیمزایکە ئەینێرن بۆ سێ بانکەکە هەندێک ڕۆتیناتی بانکی قورسە بوو تا پارەکە بە 3 دەفعە بنێرن
بانکی ڕەشید و بانکی ڕافدین و بانکی TBI بەڵێ ئەمە ئێستا یەک قرارێکی دراوە ئەنجومەنی وەزیران ماگانە چۆن وەزارەتی دارایی عێراق تەمویلی وەزارەتەکانی خۆیەکە ئاواش تەمویلی وەزارەتی دارایی هەرێم بکە قەینا ئەمە کێشەمان نییە با ئەولێتدا بە وەزارەتەکانی خۆی لە پێشە وەزارەتەکانی خۆیەوە وەزارەتی عێراقن و 15 پارێزەکە عێراق بەڵام ئەبێ هەمان هەفتەش تەمویلی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بکە بەداخەوە 17 ڕۆژ دوای خست 17 ڕۆژ کێشەکەی قورستر کردەوە ئێمە بۆ مانگی داهاتووش ینی لە بەردەمەوە ئەگەری نایە دواکەوێ یان نە چونکەمە قەراری ئەنجومەنی وەزیرانە قەراری ئەنجومەنی وەزیران نابێ با بڵێن ڕۆتینادە جێبەجێکردنیان بکرێ بەدڵنیایە گەر ئەم مانگەش دوا بکەوێ ئێمە ڕامانگەیە فشاری ترمانە یەکێک لە فشارەکان کشانەوەی لە با بڵێن بایکۆتکردنە نەکشانەوە لە پرۆسی سیاسی بایکۆتکردنی دانیشتەکانی پەرلەمانە بۆ بەمەش ئەتوانین دانیشتەکان پەک بخەین چونکە وەکوتم پەرلەمان نەیتوانی سەرۆک هەڵبژێرێ سونەکان بەشێکان لە دەرەوەی پەرلەمانن بە تایبەتی برادرانی سەر بە حەلبوسی بە بەسییان لە دانیشتەکانی پەرلەمان دوای حەلبوسی پەکی بکەوێ و لە بەرامبەر ئیتاری تەنسیقی زۆر مەبەستیان لە دانیشتەکان لە غیابی حەلبوسیە بەردەوام بێ زۆر مەبەستیانە ئێمە ئەتوانین ئێستا 63 پەرلەمانتاری کورد بینە دەرەوە دانیشتەکانی پەرلەمان پەکەخەین و بەبەش فشار لەسەر ئیتاری تەنسیقی دروستە بێ بۆی ئەوانیش هەندێک لە ژێرەوە هەندێکیان فشارەکەن لە وەزارەتی دارایی فشارەکەن کە ئەم کێشانە دوا بکەوێت لە چارەسەرکردن فشارێکی لەسەرەوان دروست بی بەڵێ هەڵبەتە وەکە زانینکە بابەتی موچە و چارەسەرکردنەکەی ئەم بابەتانە هەوو کەمیشە زۆر لە خۆیگرێت بەڵام بۆ بەڵێ لەبەر کاتی پرۆگرامەکە هەرەوە ناتوانین زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کاروان یاروەز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆی کەمبانیە لەگەڵمانەوەی کۆمەڵێک زانیاریت پێدای سپاس دەکەین سپاس بۆم دەرفەتە سەرکەوتوم کاکاروان